حاله بۆ ڕێگەشتی کەمپینی یەکریزی ژنان دژی توندوتیژی داگیرکاری ڕدەگەێنین ئێمە وەک کۆمەڵێک ژنان لە هەموو چین و توێژە جیاوازەکان هاتووینەتە لای یەکتر و بە هەستی بەرپرسیارەتیمان بەلە بەرامبەر ئەو کێشە و گرفتانێک کە ڕووبەڕووی کۆمەلگاکەمان دەبێتەوە بە پێویستمان زانی کە کەمپینێک ڕابگەێنین لای ئێوەش ڕوون و ئاشکرایە کە کێشەکانی کۆمەلگاکەمان زۆر خۆڵن هەتا گەیشتوونەتە ئاستی قەیران وەک قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فکری لە ئاستێکدایە کە کۆمەلگای ڕووبەڕووی نائومێدی و بێباوەڕبوون بە گۆڕانکاری و چارەسەری کردوتەوە ئێمەش پێمان وایە کێشەی سەرەکی کە ئێستا کاری لەسەر خنکاندنی کۆمەلگاکەمان دەکا سەرچاوی هەموو کێشەکانی تریشە ئەمانن یەکەمیان لە مرۆڤخستنی ژنان و نەبوونی هاوسەنگی ڕێگەزی و بەڕێوەبردننی کۆمەڵکوژی مەودا درێژ لەسەر ژنان دووەمیان داگیرکاری دەوڵەتانی داگیرکەری کوردستان لەسەر خاکەکەمان و تۆ باران و کۆچبەری و کۆمەڵکوژیکردنی هاوڵاتیان و دەستێوەردانی کولتوری و شێواندنی دابوو نەریتمان بێگومان کە ئەم کێشانە تەواو گرێدراوی یەکترن و لە یەکتر دابڕاونین چەسانەوەی ڕێگەزی و بە کۆیلەکردنی ژنان خاوەن تەمەنێکی درێژە سەرەتای دەستپێکردنی داگیرکاریە لەسەر مرۆڤایەتی کە بە پێشکەوتنی فکری سەردەست و ژێردەست لە کەسایەتی پیا و ژندا پێش دەخرێ ئەوەی باجی هەموو شێوازی داگیرکاریەکان دەدات بە پێوانی یەکەم ئێمەی ژنانین لە هەرێمی کوردستان وە لە عێراقدا نەک تەنها ئاستی توندوتیژیەکان لە بڵندبووندان بەڵکو و ڕێژەی کوشتن و سووتاندنی ژنان لە ئاستی کۆمەڵکوژیدایە بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی دژی ژنان کە کۆتا جار ئاماری 9 مانگی لە 25 نۆڤەمبەری 2019 بڵاو کردوتەوە 375 حاڵەتی توندوتیژی دژی ژنان هەبووە 30 ژن کوژراوە 46 خۆیان کوشتووە 125 سوتاون 81 ژن خۆیان سووتاندووە و 93 حاڵەتی دەستدرێژی هەبووە هەروەها سەرڕێ قەدەغەکردنی بڵاوکردنەوەی ئاماری توندوتیژیەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی بەرانگاربوونەوەی توندوتیژی بەپێی ئەو ئامارانەی لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە کەمپینەکەمان کۆی کردوتەوە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 27 ژن لە هەرێمی کوردستان کوژراون یاخود کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە ئەمانە جگەل لە چەندین حاڵەتی قێزەون و هۆڤانە لە نمونەی دووخشکەکەی چەمچەماڵ کە تەمەنیان 17 ساڵ و 19 ساڵ بوون لەلایەن باوکیانەوە بە شێوازێکی نامرۆڤانە کوژران و تەرمەکانیان شادرایەوە لەلایەکی ترەوە بەڕێوەبردننی ڕەشبگیری و گرتنی چەندین چالاکوان و ژنانی ئازادی خواز لە شاری هەولێر لە نمونەی سەمیرە حەمەدەمینی چالاکوان ئەو دایکە 56 ساڵەی بەهۆی دەنکەڵبڕینی لە دژی نادەتپەروەرەکانی دەسڵات لە ڕۆژی 6 مانگی هەشت بە هەڵکوتانە سەر ماڵیان لەلایەن ئاسایشی شارەکەەوە دەستگیر کرا ماوەی 2 مانگ و 4 ڕۆژە لە زینداندایە بە هەموو پێوەرێک بیرکۆڵکردنی ژنانە ئەمانە و بەردەوام بەلا ڕێدابردننی هەموو دۆسیەکانی ژنان بە جۆرێک کە تەواوی تاوانەکان دەکرێتە ئەستۆی ژنان بە هەموو پێوەرێک سەرڕای هەموو جۆرە توندوتیژیەک بەلایەنی کەمەوە لە شەو ڕۆژێکا ژنێک دەبێتە قوربانی و لە بەرامبەر ئەمانە دابێدەنگی لە ئاستی سڕبووندایە داگیرکەری دەوڵەتانی داگیرکەری کوردستان لەسەر خاکەکەمان ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەردەوام بنکە و بارگای سەربازی لە باشووری کوردستاندا جێگیر دەکات تەنها لە سنووری بادینانە ژمارەی بنکە و بارگای سەربازیەکانی سوپای تورکیا دەکاتە 20 بنکە و بارەگا جگە لە هەرێمی برادۆست و خواکورک و زینی وەرتێ و سۆران و جێگیرکردنی بە هەزاران سیخور و دەستگای هەواڵگیری لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو داتایانەی کۆمان کردوتەوە لە مانگی ئابی ساڵی 2015ەوە تاکو ئێستا فڕۆکە جەنگیەکان و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا بوونەتە هۆی شەهیدکردنی زیاتر لە 100 هاوڵاتی مەدەنی و بریندارکردنی 95 هاوڵاتی مەدەنی تر کە 15 هاوڵاتیان بە تەنیا لە 6 مانگی یەکەمی 2020دا شەهید بوون ئەمانە جگە لەوەی کە لە بەردومانەکەی کونەماسیدا پەیمانتاڵیبی 31 ساڵ قاچێکی لە ئەژنۆی بەرەو خوار لە دەستدا کە ئەمەش جارێکی تر پشتڕاستی دەکاتەوە کە ژنان یەکەمین قوربانی داگیرکاریەکانن هەروەها ئۆپراسیۆنەکانی تورکیا بوونەتە هۆی چۆڵبوونی سەدان گوند لە هەرێمی کوردستان و سووتانی ڕەز و باخی هاوڵاتیان و شێواندنی ژیرگەی هەرێمەکە مەترسی بۆ سەر ئاسایشی ژیان و بژێوی هەزاران خێزانی ناوچەکە دروست کردووە
بەڕێزان وەک کەمپینەکەمان دەمانەوێت بە خەڵکی خاوەن وجدان و مرۆڤ دۆست و ئازادی خواز و دیموکرات خوازەکان ڕابگەێنین و بە تایبەتی و بە هەموو ژنان بڵێن کە پرسی داگیرکەری و پرسی ژنان دوو پرسی تەواو وابەستە یەکن. ئەگەر داگیرکەری نەمێنێ ئەوە کۆتایی بە ژنکوشتن دێ و ئەگەر ژنکوشتن و هەموو جۆرە تونند و توژیەک لە کۆمەلگا نەمێنێ ئەوە ئیرادەی سیاسی سربەخۆ لە کوردستاندا دروست دەبێ وە کۆتایی بە داگیرکەری دێت. وە کۆمەڵێک ژن کە دەستمان بەم کەمپینە کردووە پێمان وانە کە بە تەنها ئەم ئەرکە هەڵدەگرین بەڵکو ئاماجمان لە ڕێگەیەندی کەمپینەکەمان بانگەوازیمانە بۆ هەموو تاکێکی ئەم کەمپینە بە ئەرکی خۆی بزانێ و بێدەنگی بشکێنێ وە کار بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بکە. کار و چالاکی کەمپینەکەمان کە لە داهاتوودا بە ئەنجامی دەگەێنین یەکەم بەڕێوەبردننی هەڵمەتی هۆشیارکردنەوەی ژنان سەبارەت بە ئەرک و مافۆ یاسایەکان و گەڕاندنەوەی متمانە بە خۆبوون بۆ ئەو ژنانەی ڕوبەڕووی کێشە خێزانیەکان دەبنەوە و بە تایبەتی لە قەزاو ناحیەکان و هەروەها تێیدا هۆشیارکردنەوەی پیاوان بە سیمینار و پانێڵی تایبەت کە دەبێتە هۆی ڕێزگرتنیان لە پێگەی ژن. دوو ئەنجامدانی چالاکی دیموکراتی و مەدەنیانەی ژنان لە پێناو فشارخستنە سەر لایەنی پەیوەندیدار لە هەموو کایەکەوە بەڕەنگاری تونند و دیژەکان دەبینەوە بۆ ڕێگەگرتن لێیان وە شکاندنی بێدەنگەکان. سێ بەڕێوەبردننی هەڵمەتی هونەری و کەلتوری و چالاکی دیموکراتیانە لە دژی هەموو دراما بیانیەکان و پێشخستنی کولتور و هونەری ڕەسەنی کوردی و بەیەکەوە ژیانی گەلان و پێشخستنی هاوژیانی ئازاد. چوار لە ڕێگەی هەڵمەتی یاسایی و پارێزەری خۆبەخشانەوە بە دواداچوون بۆ دووسیەکانی ژنکوشتن و گرتنی چالاکوانانی ژنان دەکەین و خاوەندێتی لە کەیسەکانیان دەکەین. پێنج پێشخستنی پرۆژە یاسایەکی یەکلاکەرەوە دژی هەموو تونند و توژیەک و فشارخستنە سەر پەرلەمان بۆ کردبواری جێبەجێکردن لەگەڵ ڕێزماندا بۆ هەمولایەک. کەمپینی یەکریزی ژنان دژی تونند و توژی و داگیرکاری. ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی